سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر وردەکاری ناردنی موچەی مانگی سەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین. دیارە ئەمڕۆ فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی عێراق ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوێتەوە لە ڕوونکردنەوەکەدا باز دەکات لەسەر ڕێنمایی سەرۆک وەزیرانی عێراق و بەڕەزامەندی وەزیری دارایی عێراق و بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بڕیاریانداوە موچەی موچەخۆرانی هەرێم بۆ مانگی سێ بنێرن. هەلە ڕاگەندراوەکەدا باز لەوە دەکات کە نووسراوێکیان ئاراستەی دادگای فیدراڵی و دیوانی چاودێری دارایی عێراق کردووە کە تەوتینی موچە کاتی پێویستە. هەروە وەزارەتی دارایی عێراق فەرمانگەی ژمێریاری ئاماژەبەوە دەکات حکوومەت هێرێم بەرپرسە لەو داتا و زانیاریانەی کە بە بەغدای داوە لە ڕووی یاساییەوە. دیارە ئەمڕۆ بەشێکی پارەکە گەشتووە بڕیار ڕۆژانی داهاتوو بەشەکەی تریشی بنێردێ. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناردنی ئەم بڕەپارەی لەسەر چ بنەمایەک بووە، ئایا هیچ ڕێکەوتنێک کراوە یاخود بەپێی بڕیاری دادگای فیدراڵیە، لێکەوتەکانی چی دەبن و بۆ مانگەکانی داهاتووش موچە چۆن دەبێت. ئەم پرسە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرانی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن، سوپاسیان زۆر سوپاس دەکەم. ئەگەر سەرنجی بەڕێز بزانام لەسەر ئەو ڕاگەنداوی وەزارەتی دارایی عێراق کە باز لەوەیەکە کە بڕیاریان داوە کە موچەی مانگی سێ بنێرن بەشێکی گەشتووە ڕۆژانی داهاتووی دیکەش دەکات. ئەمە بەپێی هیچ ڕێکەوتنێک کراوە یاخود بەپێی بڕیارەکی دادگای فیدراڵیە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی بەڕێزی چەناڵی ئەسمانی پەیام. لە ڕاستیدا و بارودۆخی ئێستا موچە و بڵێن وەزی دارایی پێ تێپەر دەبێ لە دایک بووی ئەم سات و ئانەی ئێستا نییە. کاتی خۆی بۆ دیارە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیران ڕۆیشت، قەیران لەسەر قەیران و پاشەکەوتی موچەیەک لە دوایەک و هیچ ساڵێک نییە پاشەکەوتی موچەیتیان نەبوو بێ بۆ نزیکەی تقریبەنەوە 10 ساڵێکە چێ. ئەم پاشەکەوتی موچەکەم تا زۆر هەرکراوە و هەرمانکە بۆ نەدراوەمانکە بۆ نیوە موچە دراوە بۆ بابەت. دوجاری هەرێمی کوردستان سوور بوو لەسەرەوەی کە ئابووری سربەخۆی هەبێ و نەوت خۆی بفرۆشێ و موچەی موچەخۆرانی بەم حاڵە بێ و جگە لەوەی قەرزێکی زۆریش هاتوۆتە سەر هەرێمی کوردستان دەرەنجامی سیاسەتی ئابووری فرۆشتنی نەوت. ئەو بوو دادگای فیدراڵی بڕیاری ڕاگررتنی نەوتیدا، دەرەنجامی ڕاگررتنی بڕیاری نەوت هەرێمی کوردستان ئیتر ئەو بجای زەبەلاحی لە نەوتیش دەستێکەوەدەوەی نەماوەی کرد بە بیانەوەی کە موچەی موچەخۆران هەڕا بگرێ. ئەو بوو لە ساڵی ڕابردووە 3 مانگ موچە نەدرا. مامۆستایانی کوردستان بایکۆتیان کرد، خەڵکی کوردستان ناڕەزایی دەربڕی، موچەخۆران بەگشتی و مامۆستایان بە تایبەتی هاتنە سەرخەت و ئەو بووداوە لە حکوومەتی فیدراڵی کرا کە ناکرێ ئێمە ئەوە نەوت تیش نەما ڕاتان گرت و پێی یاسا بەپێی دەستور دەبێ مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغدا دابین بکرێ. دیارە لە دادگاش داوایەک تۆمار کرا و دادگای فیدراڵی دوجار بڕیاری دابەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێ لە دارایی عێراق و تا ئەو کاتێک کە تەوتی نەکرێەوە کارتی زانیاری کە بوونە کارتی بانقی بۆ یەکەیەکەی کارمەندەکانەکرێت. ئەم بریارە بوو بەهۆیەوەی کە حکوومەتی عێراقی ناچار کرد کە موچە بدا. خۆتان نەزانن بەپێی ناردنی موچەی مانگی 2 مانگی 3 بەرهەمی ڕێکەوتنی یاخود بەرهەمی دادگای فیدراڵی کاکە بەرهەمی بڕیاری دادگایە لە هەموو ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کە هەرێم لەگەڵ بەغدا کردوێتی ساڵانی ڕابردوو بەردەوام بەغدا مانگێک ناردوێتی مانگێک نەناردووە، بەشێکی ناردۆ بەشێکی نەناردووە، هەروای کردووە. بەڵ ئەمە یەکەم جارە حکوومەتی عێراقی بەیەکەوە 930 ملیار دلار بنێرێ، 950 ملیار دوجاریش لە ئەمە بۆ مانگی 2 بۆ مانگی 3 بە هەمان شێوە بڕیاری داوە. داهاتی ناوخۆشمان هەر هەیە کەی لە مێژووی تەمەنەوە حکوومەتی هەرێم تەمەنیە بێ بە 32 ساڵ لە 1992 هەڵبژاردنمان کردووە. وەنیە لە ماوەی ئەم 32 ساڵایە کەی لە مێژووی حکوومەتی هەرێما بووە لە 20 ڕۆژا 2 موچەی دابێ نەیداوە، هەر پێی زیاد بووە. بە بۆچوونی من ئەگەر حکوومەتی هەرێمی ئێستای هەرێمی کوردستان دەسەڵاتی بێ حەزی کرد بە 6 مانگیتر نەینێرێ بۆی قسەی خەڵک سەر نەگرێ و بۆی بڵێ بەغدا پارە نادا بەغا مافیەوە ئەخوا ئێمە باشتر بووین ئابووری سربەخۆ باشتر بوو. هەستەکەم دیگەرانە بۆی کا موچانە هاتووە حەزیش ناکە پێیان خۆش وەگەر قایمە بنێرنەوە کاتی مانگی 4یشە ئەبێ موچەی مانگی 4یش بدرێ. بڕیاری دادگای فیدراڵی بەزمان باسی ڕێکەوتن دەکەین، هیچ ڕێکەوتنێک کراوە ئێستا بۆ نمونە ئەوەی کە وەفدێکی حکوومەتی ماوە بەسەر چۆ ڕۆشتی بوو باسی ڕێکەوتن دەکەن
چکە لە ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی شەر باسی بڕیارەکەی دادگای فیدراڵی زانی کار لە ڕێکەوتن دەرچووە حکوومەتتی هەرێم ببێ یان نەبێ دادگای فیدراڵی بڕیارەکانی ملزیمن واتە ڕەت ناکرێتەوە باشە حکوومەتتی هەرێم ببیان نەبێ وەفد بچیان نەچێ دانووسان بکریان نەکرێ ئەم موچەیە حکوومەتتی عراقی ئەیدا لە بڕیاری پارەسەرفکردنەکە نووسراوە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی سەرۆکی وەزیرانی عراقی فیدراڵ بڕیاری دا بە سەرفکردنی ئەم پارەیە شتێک ناوی هەرێمیتیان نییە ینی هەرێم ببێ و نەبێن پارەی سەرفەکرێ ئەگەر نێتە بانقەکانی ئێستای هەرێمەوە ڕاستە خۆ عراق خۆی ئەڵێ وەرن لە کەرکووک و مۆسڵوەری کرد ئەو گومانیتیانی تر پێویست ناکە کەس بیکا بە چالاکی خۆی بە تایبەتی حکوومەتتی هەرێم چونکە ناڕازی بووە بەوەی نەوت یاسای دادگای فیدراڵی دژی نەوت ناڕزایی دەربڕیوە بە یاسای ئەم تەڵتینە کە بڕیاری داوە موچەی فەرمانبەران بدرێ هەر ناڕازی بووە حکوومەت یارێم پێی بکرێ هەمووی ڕائەگرێ نەک ئەو بڵێ ئێمە بە گفتوگۆی خۆمان هێناومانە ئێستا کاتە چالاکی خۆی وەکو سەروەری یەک باسی بکەن لە ڕاستیە حکوومەتتی هەرێم بوو بە نەهامەتی بۆ خەڵکی کوردستان دەرەنجامی حکوومەتداری حکوومەتتی هەرێمی کوردستان نە کوردستان بوو بە دەوڵەت نەبەرەوە پێش ڕۆشتین نە ناوچەی دابڕاومان وەرگرتەوە و نەتوانین مافە دەستوریەکانی خۆمان بەدەستبێنین لە پێچاوانەشەوە دایان ملیار دۆلار قەرزاری موچەی دایان مانگی خەڵکی کوردستانیان نەدا خەڵکان تووشی بێهیوایی کرد خەڵک باوەڕی بە کوردایەتی نەما شتێک کە ناوی دەوڵەتی کوردی بوو خولیای هەموو تاکێکی ئەم وڵات و ئەم کوردە بوو ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەتی خۆمان و دەوڵەتی سەر بە خۆمان هەبێ ئەوشان لە دەستداین ئەنی کارێکیان کرد خەڵک پێیوا بێ بەغدا باشترە کامە کارەساتێکی زۆر گەورەیە گەورەترین خیانەت بەرامبەر میلەتی کورد کرد بێتیان ئەم دەسەڵاتەوە بۆ خەڵکیان وا بێ هیوا کرد بەغدایان پێ باشتر بێ لە هەرێم خەڵک ڕوو بکاتە بەغا فەرمانبەران بچن لە بەغا داوا بکەن چن کورد داوا قەید کا بڵێ بابە لە دژی دەسەڵاتدارەکەی خۆی لە دادگایەکی کوێ عەرەبی شیعی لە بەغا بڵێ ئەمانەیە ئێمە حەقمانە خۆن زوڵممان لێ یەکەن یعنی ئەمانەیە ئەمان کردیان خەڵکی کوردستانیان ناچار کرد پەنا بەوە بەرێ وا لێکرد خەڵک باوەڕی بە حکوومەتتی کوردی و دەسەڵاتی کوردی نەبێ دوجار دەرەنجامی سیاسەتیش خواردیان نە ئابووری سەر بەخۆمە نە پەرلەمانمە نە کۆمیسیۆنمانمە نە حکوومەتیشمانماوە کار بەڕێکەرە خەڵک وا پێی وایە حکوومەتی ئێستا زیادە بارودۆخێکی سەختیان دروستوە ئێستا هەڵبژاردنەکە هەیە کە هیوا و ئاوات و ئەمەلێک بۆ خەڵک گەڕێتەوە داناوی کێشەوە ئەوەش دروستکەن لەبەر هەرێمی کوردستان پێم وایە نەک خزمەتی خەڵقی دەکردو بەڵکو بۆ تەمایەی کێشە و چەرمەسەری و قەرزاری و کۆمەڵێک کێشەی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە نە خزمەتی کرد بەس بەشێکی موچەکە گەیشتووە هەفتەی داهاتووش بەشەکەی تری دەکات پێویستە بە پێش جێژن ئەم موچانە دابەشکەن وە دەبێت دابەشیکەنی ئەمە زۆر گرنگە بۆ نمونە بەغدا حکوومەتتی فیدراڵ ئەم جارە کە پارەی ناردبوو هیمانگی بوو بە پێی ئەو لیستانەی وەربینی تیاکراوە تەدقیق کراوە پارەی ناردووە بۆ نمونە لە پێش هەموو کەسە هی خانەنشین چاودێری کۆمەڵایەتی کۆمەنداوانە ئەم جارە کرابوو بڕ بە بڕ نێردراوە نووسراوە ئەوەندە ملیار دینار موچەی فڵان ئەوەنە ملیار دینار موچەی تەندروستی بۆ نمونە ئاوا نردوێتی و هەر بۆیە یەکەم جاریش بۆ خانەنشینی شارستانی لە مێژووی هەرێمی کوردستانە پێش هەموو کارمەندێکتر موچە وەرگێ ئەم مانگەی کە ڕۆشت لە عێراق هیوادارم تعدیلی موچەکانیشیان بکرێت چونکە خانەنشینێکی داما و لای ئێمە 200,000 وەرەگرێت لە بەغا لە 500,000 کەمتریکیانی بەرحاڵ ئەم جارش بە پێ ئەو لیستانەی تەدقیق کراوە ئەوی تەدقیقی تاو بۆ ئەوە بڕیاری سەرفکردنی هەمووی دراوە وەج بۆش بە پارە خراوەتە سەر حسابی هەرێم هەندێکی خراوە ئێستا لە جێ خۆیەتی حکوومەتتی هەرێم بە تایبەتی چەند مانگێکە پارەی خۆی سەرف نەکردووە ئەو 300 ملیارە زیادانەش کە کۆی کردوێتەوە کا لەکوێ حکوومەتتی هەرێمە بوو دەست پێ بکات بە زووی ئەو فەرمانگانەی پارەی بۆ خراوەتە سەر هەر لە بەیانیەوە ئەگەر بەیانی وا بڵێن داوام نەبێ بەڵام لە شەمە و یەکشەمەوە بەرە جێژنانە خەڵکی کوردستان چەند مانگێکە موچەی وەرنەکردو بارودۆخێکی زۆر سەخت هەیە تەنانەت دوکان و بازار و کەسابەتیش ڕاگیراوە لە جێ خۆەتی پێشێشن دەستکەن بە دابشکردنی موچەکان لە چەند ڕۆژێکا چووکە من پێم وایە تا ڕۆژی یەکشەمە و دووشەمە کۆی گشتی هەموو ئەو پارەیە لە بەغاوە ئەنەرێت سەر حسابی هەرێمی کوردستان و کوتمان بانقەکان پارەشی تایە ناتوانم جارە سزنیەکەن چکە جارێکی سزنیان کرد موچەکە حکوومەتتی هەرێم کۆمەڵێک کێشەی زۆر گەورەتر بۆ دروست بوو تاوێ عیلاجی مشکلەیە کاشتێکی گەورەتر دروست دەبێت تاوێ کونێ بگرێ چوار کونێکتر دروست دەبێت ویستیان باسی موچە و هەژماری من بکەن کێشەی هەڵبژاردن ناتە سەری ئەوانەیە باسی ئەو کە نەوت نەڕوا کێشەیەکی گەورەتریان بۆ دێ لەبەرەوەی ئەوەندە کەم و کوڕیەکانیان زۆرە ناتوانن چارەسەری بکەن بەڕاستی
کە ئەمە قەت لە بەرژەوەندی خەڵکی کوردستانی ژنی ئەوەی ئەمان کردیان خەڵکی کوردستان حەزیە کرد هەرێمی فیدراڵ بەهێزتر بووایە ئابووریمان بەهێز بووایە پێویستیمان بە موچەی بەغدا نەبووایە بەغا ڕووی کردایە لە ئێمە خۆزگا ئێمە دۆڵەمەند بووینایە بەغا مفلیس بووایە بەس بەڕاستی ئەم برادرانە کارێکی پێچەوانەیان کرد خەڵک بە ناچاری ڕووی کردوێتە حکوومەتی عراق و فیدراڵ و داوا کاڵە مافەکانمان لێکەوتێکی دەوێت کاکتۆر لەسەر بازار لەسەر ژیانی خەڵک لەسەر ژیا ئاشتی کۆمەڵایەتی بازار هەلی کار یعنی ئەو پارەی کە ئێستا بڵین لە سێ چوار ڕۆژە 250 ملیاری بێتە هەرێمی کوردستان و دابش بکرێت ڕاستیت پێ بڵم بەهۆی ئەو بارودۆخە سەختەی ئابووری بەسەر هەرێمی کوردستان هاتووە ڕژێکی زۆر لە خەڵکی کوردستان موچە خۆرە گومانی تیانی و هەر کاتێکش ئەو بجە زەبەلاحی موچە هاتبێ بازارش بوژاوەتەوە بەمە بازارێکی ڕاگرت دەیان و سەدان و هەزاران کێشەی کۆمەڵایەتی لە وڵاتی ئێمە دروست بۆ بەهۆی بێموچەی و وەزعی سەختی ئابووری خەڵکەوە بۆ نمونە بڕۆ دادگاکان بزانە ڕێژەی تەلاق و جیابوونەوە چییە و هۆکاری جیابوونەوە کەشیە بەشی هەرە زۆری فەقیری و نەبوونی و دابین نەکردنی پێداویستیەکانە پاشان خەڵکی کرێکی و پێداویستیەکانی تری ژیان دکتۆر و نەخۆش وەستانی پرۆژەکانی هەموو پرۆژەکان وەستاوە هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری و ئاوادانی نەماوە تەنانەت ینی بۆ هیچ بودجەیەکی تەشغیلی نەماوە بۆ دام و دەستگاکانیش ئەمە وای کردووە بەشی زۆری ئیش و کارەکانی خەڵک وەستاوە بارودۆخێکی زۆر ئەمە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی بازار نییە تۆ لە یەک مانگە 950 ملیار بێ نزیکەی 2 تریلیۆن پارەیەکی یەکجار زۆرە 950 بەڵێ گومانی تیان نییە ئەمە دەکات دەبێتە هۆی بژانەوەی بازار بێتە هۆی با بڵێن جموجوڵێکی باش دروست دەبێەوە لە ڕاستیشان لە ڕووی دەرونیەوە کێشەی بۆ خەڵکیش دروست کردبوو خەڵکی کوردستان لە ڕووی دەرونیەوە تووشی کێشە بوو بوو چونکە خۆ دەزانی بارودۆخێکی زۆر سەخت بوو بەس کەوتور بۆ مانکانی داهاتوش زەمانەتە و چەنە فۆتێ ئەگەر دەسەڵاتەرانی کێشەی بۆ دروست نەکەن چوونی من عراق وڵاتێکی دەوڵەمەندە و داهاتێکی یەکجار زۆریشیە وەزی ئابووریشی ڕوو لە باشیە ڕوو لە خراپی نییە حکوومەتی عراقیش بەس بۆ ئەوەی کە جارێککە هەرێم چکە وتم سیاسەتەکان شکستیانە بۆ ئەوەی هەرێم سەرکەوتوو نەبێت لە بەڕێوەبردننی ئیدارەکەی خۆی ئەو پارەیان نێرێ باش بەس بۆچی دادگای نهێنی چی بوو بڕیارانەی لە دادگای فیدراڵی دەرەچن باشە برادرانی پارتیا لە بڕیاری سیاسیان ڕاست دەکە منیڵم بڕیاری سیاسی بڕیاری سیاسین بەهۆی سیاسەتی شکست خواردووی ئێمەوە سیاسیەکانی بەغدا توانیان سوود لەمە وەربگرن و کۆمەڵێک بڕیاری دەستوری بدەن یاسایی بدەن بەڵام بە تامی سیاست بۆ تۆ هەرێمێکت هەبوو تا دەسەڵات هەبوو حسابت بۆ بەغا ناکرد وەکو دەوڵەت مامەڵە دەکرد پێشوازی لە وەفتەکانە کرد وەکو دەوڵەت سەربەخۆنەوە دەفرۆش وەکو دەوڵەت بخەڵقی عەرەب کە بهاتە ئێرە بوو کەفیلێکی بێ جینا ئیقامان پێ نادا لە سەیتەرێ پاران لێوە گیرە هەموو نەفەرێک بوو 10,000 با ئەنجا بۆی هەبوو بچێت هەولێرەوە هاوڵاتی تۆ ئەوە وای کردو ئێستا وردەوردە تۆ بێهێز و لاواز دەکا وەکو تەیرەکەی مەلای مەشهورە بێت تەیرێکی معقول بێ وەکەم لەقلەقە ئاوا نابێ باڵ و هینی درێژ بێ پەروباڵی هەرێمەکەن بە پارەیە پارانێرن بۆی پشتیوانی خەڵک بۆ بەغا زۆرتر بێ پارانێرن بۆی بڵێن تۆ حکوومەت و ئیدارەت پێ نەکرا ئێمەیکەین پارانێرن ئەڵێن تۆ موچەت پێ نەدرا ئێمە پێمانەدرێ پارانێرن ئەڵێ ئیدا ئابوورێ سەربەخۆکەت کەڵکی نەبوو قەرزاری کردی ئەوەی ئێمەوە تا قەرزیشت بۆ دێنەوە لەبەرەوە نا بەغا من لە پارەوەستان ناکرێ باکسەوە هەستەکەم پارەی تریش بنێرە بە دەرلەوە و موچەکانیش تعدیل کە و لەمە دوا دەرگای دەبێت تا بکرێت کاکتۆر پلەبەرزکردنەوە مەڕوو دەدات هەوەش ڕوەدا پلەبەرزکردنەوە هەموویە بێ تعدیلی خانەنشین و ئەو یاساکان بۆی وەکو هەرکۆی سیستەمی موچە دەبۆ درێ کاکتۆر کە جیاواز هەموو ئەو جیاوازیانە نامێنێ ئەو بڕیارە هیچی نامێنێ و چکۆشتێکی یاساییە بەجالی تیانە بە دەرلەوانە تەنها کێشەیەکەیە ئەگەر ئەم دەسەڵاتە هەموو هەوڵێکە خاتە گەڕێستە هەموو تەنازولاتێکەکە بۆی هەژماری من بکرێ نەک تەوقینەکەی لەسەر بانقەکانی فیدراڵی ئەگەر لەسەر بانقە فیدراالەکان بکرێت خەڵک ئەوەی ترە بژێتەوە دوو بانقی زۆر دۆڵەمەندی وەکو ڕافیدەین و ڕەشید کە هەموو نەوت و داهاتی عراقی تایە کە ئەم هەموو پارە احتیاطی دێتە هەرێمی کوردستان موچەی خەڵک لەو بانقانە ئەبێ کە مەزمونە نافەوتێ ئیفلاسیش کا دەوڵەت ئیفلاسی نێدێتەوە جێگای دەوڵەت بڕوخێ کودەتاش بکرێت دەوڵەتی داهاتوو ئەبێ قەرزی خەڵک باتەوە 17 جۆر سلفادا بە خەڵک بۆ ژنهێنان بۆ خانووکردن بۆ کاسبیکردن بۆ نەخۆشی نازانم بۆچی خەڵک هەمووی لەمانە سوودمەند دەبێ بەڵام کە خراە هەژماری منەوە بانقەکانی هەرێم بانقی ئەهلین هیچ زەمانەتی نیە دەقەی ئیفلاسی کرد وەکو دایان بانقی ئیفلاسی کرد پارەی خەڵکیان خۆت ئەڕوا دوجار ناتوانێت جۆرە سلفەیەک من بە خەڵک هەموو عمولەیەکیان بە پارەیە پارەدانان بە پارەی لە بانقی ئەهلی ئێستا بچی پارەدانەی
لەو بانقاهلیانەی لەو 4 بانقی کە حکوومەت یارێم دیاری کردووە ئەگەر بچی پارەدا بنی 5,000 و 10,000 من لێرەوە ئێڵێم خۆم شاهدم ئەبێ عمولە بی یعنی 15 ملیۆن دینار کاکاتە 10,000 دلار یەک دەفتەر بچی لەو بانقە پارەدا ئەنەی تۆ لە جاتی بانقەکە خۆشحاڵ بێت تۆ پارەی بۆ بی ئەبێ 75,000 عمولە بی ئەمە بانقەکانێکە ئەمان لە ژماری منان نووسیویانە ئەمە تاوانێکە بەرامبەر بە خەڵکێکن بۆیە ئەگەر داکۆکێ چیە کاگتۆر ینی بۆچی چکایە دروستە حکوومەت ڕکلام بۆ کەرتی گشتی بکە ئەو هەموو ڕکلامە ئێستا بە وەزارەتی دارایی بە سەرۆکی حکوومەت بۆ ڕاگەاندنی بڵین حکوومەت و ئەوانە لە پێناوی چییە؟ زەنجی ئەو ڕکلامانە هەمووی شەڕی حیزب و گیرفانە هیچ شتێکی تر نیە بەس دەسەر خۆ لەسەر حیسابی خەڵکی کوردستان و بەداتی ناوخۆ ئەمە شینی هەریسەکەیە بۆ پارەکەیە ئەگەر ئەم مەبلەغە زۆرە نزیکەی تریلیۆنێکە بێت ئەم بانقە هەلیانەوەکەی خۆیانە ئەمە بوژانەوەیکی گەورەیە بۆ بانقەکانی خۆیان جگە لە ئیسفادەکردنی ئەم هەموو عمولەی پارەدانان و ڕاکێشان دوو ئەم پارانە تەمان کە هاتە سەر بانقەکان خەڵک کاتە مامەڵە بە کارت دەکات پارەکان لە بانک ڕناکێشتێ ئەڵێ پارەی ئاوە کارەبایە بەنزینە کە بەهار بەکار بکڕم ناچێت پارێکە ڕاکێش هەمووی ئەمێنێتەوە ئەمان بزنس بۆ پارەیەوەکەن کە تیامێنێتەوە بە دەر عمولەی پارەدانەکە خەڵکو و عمولەی کار دروستکردنەکە ساوتور لە دنیا نمونەیەوە هەیە حکوومەت شەڕ بۆ کەرتی تایبەت بکە هەر نییە حکوومەت هانی کەرتی تایبەتەدا پشگیری کەرتی تایبەتەکە بەس تۆ ناکرێ بانقی فیدراڵی بانقی ئێمەشە کاکە تو ێستا داهاتیام عێراقیمە عێراقینی ناچێتە بانقەکانی ڕافیدەین و ڕەشیدەوە کا بێ بانقی ئێمەشە بۆ ڕێگە نادێ ئەم دوو بانقە بێتە ئێرە کە ئێمە مڵکی شەخص نیە ئەمە مڵکی حکوومەتە هاوڵاتیان لەم بانقە سودمەندن لانی کەم فەرموو من یەکشی تر بە حکوومەت ئێرە مەڵێم بڵێ خەڵک ئازادە کە بێ ئەمە قسەیان یانی وەکو ئەمە بنەماکانی مافی مرۆڤە چۆن ئینسان ئازادە چجلێک لە بەرەکاتی ئەخوا ئەو ئازاد لە هەر بانقی حساب بانقیەکەمەوە بڵێ خەڵقی نێوە ئازادن بزانە بانقە ژمارەکەی ئەوان چەند کەسی تیامێنێ من قەناعەتم وایە چکەسا بەرپرسەکانی هەرێم کاکە لە ئەوانەی کە لە بەغاوان تەعین بوون بە سەرۆکی هەرێم و بە خواردنەوە معاشەکانیان لەسەر بانقی ڕافیدەین و ڕەشیدە یان لە تیبیایە کە بەشێکە لەوە یعنی تۆ موچەکانی خۆشیان حسابەکانی خۆشیانە بنەوێ باوەکە پێش خەڵقی تر جا لەبەرەوە بۆ تۆ خەڵک ئازاد ناکەی ئەگەر ڕاستەکەی خەڵک ئیجبارەکەی یاچی مفازاتەکەی ئەڵێ ئێمە ئامادەین هەندێک شتان بۆ بکەین بەزواز لەوە ژماریم نەبێ شەش خولەکێکمان ماوە تاکەی دەتوان ڕێگری دروستکەن لەوەی کە تەوتین نەکرێت چکە زیاتر لە مانگونیوێ کە بڕیاری دادگا دەرچووە لە ڕاستیە من تۆزێک گومانم هەیە لەوەی کە ئەم تەوتینە دوایان خست و بڕیاریاندا موچە بنێرن طبعا ئەمە مفاوەزاتێکی زۆر کرا کە بەبێ هەژماری من موچەکە بنێردرێ بە بیانوی ئەوێ ئەم کارتە کاتی ئەوێ ئەم تەوتینە کاتی ئەوێ ناکرێ مۆزەفەکان بێ خەڵک کاوڵاتیان بێ موچە بن دادگاش بڕیاریدا کە ڕێگەی پێداون کە پارەکە بنێرن تا هەژماری من تەوتینەکە تەواو بەڵام تا ئێستا ژماری پەسەند نەکراوە نەخێر بڕیارەکەی دادگا زۆر ڕوونە ئەڵێ ئەبێ تەوتین بکرێ لە بنووکی ئیتیحادی واتە گۆڕینیتیانێ بەڵام برادەرانی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئێستا بە دوایە وایە گەڕێن چۆن مفاوەزات بکەن ئەمە دواخەن تالانی کەم ئەگەر بە نیوەیش بێ بانقەکانی خۆیانی هەرتیا بێ و ئەم تەوتینە گۆڕانکاری تیا بکەن کە بەڕاستی ئەو کارەساتێکی گەورەیە لەوانەیە تەنازول لە زۆر شتی کە بکەن لە پێناوی ئەو تەوتینە کە پارەیە لە بەژۆندی خەڵک نییە پێنج خولەکێکمان سەبارەت بە سەرۆکی هەرێم دەڵێن لە هەفتەی داهاتوو دەچێت بۆ بەغدا پەیوەندی بە موچە یاخود پەیوەندی باڵبژاردنەوە هەیە یانی ئەم سەردانە بۆ چوونی من ئەم سەردانەی سەرۆکی هەرێم بۆ بەغدا بۆ دوو خاڵە یەکێکیان گرنگەکان بابەتی هەڵبژاردنە کە کێشەیەکی گەورەی بۆ پارتی دموکراتی کوردستان خەڵقاندووە لە کێشەی ڕێفراندۆن کەمتر نییە بە بۆچوونی من بۆ بەتایبەتی بۆ مێژووی پارتی و خەباتی پارتی کە من 5 ساڵ بەر لە ئێستا لە چاوپێکەوتنێکە کاتێک یەکێتیە گوت بایکۆتی حکوومەت دەکەین وتم یەکێتی ناتوانێت بایکۆت بکە چونکە یەکێتی لە حکوومەتە وەکو ماسی بەبێ ئاوناژی یەکێتی بێ حکوومەت ناژی یەکێتی و پارتی لە پەنای حکوومەتداری و پارەوە گەورە بوون ینی بێنە دەرێ دەمرن بێنە دەرێ نامێنن هەر نامێنن لەبەرەوە بەجێ نایڵن فعلەن بەجێشی نێژێکێتی چوە حکوومەتەوە پارتی ئێستا ناتوانێت گە بەشداری هەڵبژاردن نەکرێ یانە حکوومەت بەجێڵێ ئایا بەجێڵێ بۆ ئێمان بۆ حیزب ناناسی بۆ ئەوان ئامادەن ناحیەک تەسلیم بکەن ئامادەن مدیر ناحیەک بن بە لایەنێکی دەسەڵات نەک ئۆپۆزیسیۆنیش بۆ ئەتوانن مثلەن مدیر ناحیەک بێ لایەن بێ لە یەک شوێنی تریژە دەسەڵات بەزی ساوڵەکان بۆ چێ پارتی بۆ هەموو هەوڵەکان بەڕاستی بۆ ئەوەیە کە تۆمان من بە بۆچوونی من ئەگەر هەڵبژاردن نێنە ناو هەڵبژاردنەوە تێکیەدەن
خۆگەرتێکی نەدەن قازان ژمانەکە چێکە خەڵکی کوردستان با ماوەی حزبی تر تاقیکاتەوە بە ئەم دوو حزبار نەمێنێ با بەشداری نەکەن یا کە بەشداریان کرد کاکە با دەنگنێنن یا کە دەنگتان هێنا کاکە با کەمیش بوو شەڕ مەفرۆشن ئاژاوە دروست مەکەن قەی چێکە ناڵم پرۆسی دیموکراسی با دەنگەکانتان کەم بکە تکاتان لە یەکەینەوە دیموکراسەتی کە بە قسە ئێڵێن بەکردەوەش بیکەن ئەگەر بەشداری ناکەن ئاژاوە منێنەوە ئەگە بەشداریتان کرد بیکەن بەس کە دەنگتان کەم هێنا جارێک ئاژاوە دەنگ منێنەوە ئەگەر دەنگتان نەهێنا قەیچێکە کورسەکە چۆڵکەن با حیزبێککە بێتە جێتان بەسی چی ناش بەسەڵەکانی نەکەن تێکێدەن هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە بچنە بەغدا قەناعەت بە بەغدا بکەن هەڵبژاردن چەند مانگێک دواکەوێ 4 مانگێک دوای خەن بۆی دوای ئەم لە ماوەی ئەم 4 مانگایە بیر لەو بکەنەوە چۆن چارەسەر بدۆزنەوە دوای 4 مانگێک چکە ئێستا بەمە هەفتەیە پریا ناکەون سەدمەیەکی کوتوپڕا لێ داون تۆ کە سەدمەیەک لێگەدا ماوەیەک نایێتەوە جێی خۆت تازن تێگەچێت ئەبێت نانی کەم تازینیان بێتەوە جێگای خۆی بزانن داخوا دوای ئەم 4 مانگە چی بکەن چۆن بڕیار بدەن و لەوانەیە چاوەڕێەوەش کەم لەن کۆمیسیۆن لە مانگی حوتا کۆمیسیۆنی عراقی ماوەکەی بەسەرچێ دوای جارێککە دوا ئاخرێتەوە یا گۆڕانکارێک لەم کۆمیسیۆنی ئێستا ئاکرێ یان هەندێک سەفقاتی سیاسی ئەیکەن کە بەداخەوە بە درێژایی مێژوو کراوە ئێستا شەکرێ کە ئەوەش جێمە ترسیە سەفقەیەکەی سیاسیەکەین بەڵکو لەو 4 مانگایە خۆمان ڕزگارکەین بەنەوەیچکە زۆرتر بۆ دواخستنی هەڵبژاردنەکەیە بۆی کۆمیسیۆن ناچارکەن هەڵبژاردن چەندمان کراوەندە یاگە دەربی پارتی 4 خۆ دوای کۆمیسیۆنەکەش نامێنێەوە من کۆمیسیۆنەکە نامێنێت دوورنیە لە دوای و کاتە داوای درێژکردنەوەی ترکەن لە بەڕێی کۆمیسیۆن نامێنێ با ماوەیەک تری درێژکردن خاڵی یەکەمە خاڵی دووەمیش بەشێکی پەیوەندی بەو تەڵتینەوە هەیە جارێک تراوە زۆر مەبەستیانەکە ئەم هەژماری منە باش موچەکە پارەکە بێتە ناو هەژماری لێکەوتەی چی دەبێت کۆمەڵگەی نێودوڵەتی ئێستا بۆ چنیان چیە سەبارەت بە هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردنەکە نەکرێت یەک شتە کۆمەڵگەی نێودوڵەتی هیچ کەس ئیژبار ناکە ڕاستە ناڕاستە خۆ هەڵوێستیە ئەمریکیەکان و نەتەوەی گرتوەکان هەمویان لەگەڵەوە نەڵێنەوەی هەڵبژاردن بکرێ بوونی دەوڵەت دیموکراسیەت هەرێمەکە پابەندە بە هەڵبژاردنەوە بەڵام ئەگەر نەکرا خۆ ئەوان نایەن لەسەر کورسێک زۆکو ڕفراندۆم لێکەوتەی دەبێت لێکەوتەی من سامەوە باسکە ئەوان ڕاستەوخۆ ئەوەندەی کە بیر لە بەرژەوەندی خۆیانەکەن و بیر لە هەندێکشتی تر ناکەنەوە نانگوێی خەڵک بگرن لای بن بەڵام کۆمەلگای نێودوڵەتی مادامەڵێ بیکەن لەگەڵ کردنی ئەگەر نەکرا دەرەنجامی نەکردنەکە هەر شتێک بوو بە هیچ شێوە پشتگیری ئەو لایەنە ناکەن چۆن لە ڕفراندۆم ئاوتیان مەیکەن کە کردیان گڵۆپی سەوزیان پێکرد ئەوە بوو عراق هاتەوە لە 150 خاکی کوردستانی داگیر کرد بۆ ئەمەش بەڕاستی دوایەوە گڵۆپی سەوز بۆ لایەنی تر و خەڵکی تر بەیەکەن بڕیار لەوانەیە بۆ حکوومەتی عراقیش بۆی تەدەخولکا بۆی کە حرێم شەرعیەتی نەماوە ئەو هەرێمە ئاوا نابێ ڕێگە بدەن بە عێراق جارێکی بگەڕێتەوە ئەوە یەکێک لە لێکەوتەکانە کە مەترسێکی گەورەیە ئەو کاتەشتی خراپتر دێتە پێشەوە ئەگەر ئەوان ڕاستەوخۆ تەدەخول نەکەن بەزنا ڕاستەوخۆ کارێکەکەن کە هەرێم بێهێز و لاواز بێیان ئەو حیزبە بۆیە هیوادارم یعنی ئەگەر خزمەتی خەڵکی کوردستانەکەن ڕازی بن لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پێناوی کوردایەتی لە پێناوی ئەم خەباتەی کە دایان ساڵێکین با کورسەکان دە کورسی کەم کا قەچێکە با 15 کەم کە خۆ کوردستان نیشتیمان لەوە گەورەترە کە تۆ بڵێ با من ئیلاگەر من خۆم نەبم با نیشتیمانیش نەبێ ئەگەر کورسەکانی من کەمی کرد با نیشتیمانیش نەبێ ئەگەر خۆم نەبم با کوردستانیش نەبێ تۆ چەند ساڵە ئەڵێ یا کوردستان یان نەمان ئێستا بوو زۆر عەجیبە یعنی وای لێ هاتۆ تۆ بڵێ یا کورسیەکانی من یان نەمان کوردستان نەبێ قەی ناکە هەڵبژاردن نەبێ قەی ناکە دیموکراسی نەبێ قەی ناکە بەس گرنگەوەی کورسیەکانی من کەم نەکە بۆ کەم نەکە تۆ حیزبی تەجروبەت هەیە خەباتت هەیە ئەگەر ئەوڕۆ کورسیەکانە کەمی کرد فەرموو بەدڵسۆزی وەرەوە مەیدان گەندەڵەکانت بدە بە دادگا پارەکان بێنەرەوە ئیش بکە دوای 4 ساڵی تر دێتەوە جێگای دۆخیان باش نییە من بە هیچ شێوەیەک بارودۆخەکە باش نابینم لە بەرژەوەندیان نییە بۆیە ڕێگەنادان هەڵبژاردنیش بکرێ وازانن خەڵک سزایانەدا ئەم هەڵبژاردنە بە تایبەتی کە لە کۆمیسیۆنی عراقیەوە سەرپەرشتیەکرێ مەجای گەندەڵی و فڕوفێڵ و تەزویراتێک کە پێشتر کراوە ئێستا نامێنێ سوپاس دەکەین محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزیرانی کۆمەڵگەیادگەری مادومان کردی زۆر سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ